ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن 2021 لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوە. ئەم ڕۆژە مێژوو سونەتەکەی لە ڕاپەڕینی ژنانی کارگاکانی ڕستن و چنینی نیویۆرک لە ساڵی 1957 زاینی وەردەگرێ. دووهەمین کۆنفرانسی ژنانی سۆسیالیست لە ساڵی 1911 ڕۆژی ژن بنیاد دەنێ. ژنانی کرێکاری کارگاکانی ڕستن و چنینی پێتێرزبورگ بە مانگرتنی خۆیان لە ڕۆژی 8 مارسدا دژ بە بارودۆخی فەلاکەتباری سەرچاوەگرتو لە سیاسەتی جەنگی دەوڵەتی رووسیا دەبنە هاواری ڕەسای شکۆدارترین شۆڕشی کرێکاری و سەرنجام لە ساڵی 1921دا کۆنفرانسی ژنانی ئەنتەرناسیۆناڵی سێهەمی کۆمونیستی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن پەسەند دەکات. ئەم مێژوویە ئاڵلقەکانی زنجیرێکی دوور و درێژ و پێکەوە بەستراوی بزوتنەوەی پرۆلیتێری ژنانی جیهانە. لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا و تا بە ئەمڕۆ میلیۆنان ژن لە زۆربەی وڵاتەکانی جیهان شەقام و مەیدانی شارەکانیان کردوتە دیمەنی شکۆداری خەباتی دژ بە هەڵاواردن و نابەرابەری ڕەگەزی و نەزمی زاڵی سەرمایەداری. بێگومان هیچ تاکتیکێک ناتوانێت پەردە بەسەر ئەم ڕاستیە دادات کە ژنانی کرێکار بێبەشترین بەشی چینێکن کە هەم شەلاقی هەڵاواردنی ڕەگەزیان وێ دەکەوێت و هەم یەکێک لە فاکتەرە سەرەکیەکانی کەڵەکەکردنی سەرمایەن لە جیهانی ئەمڕۆدا. ناڕزایەتی میلیۆنی و هەموو ساڵەی ژنان نیشانی دەدات کە لە نظامی سەرمایەداریدا تەنانەت لەو جێگایەکە بەڕواڵەت باز لە بەرابەریش دەکرێت چ بۆشاییەکی قوڵ لە نایەکسانی ئابووری و کۆمەڵایەتی ژنان لە پیاوان جا دەکاتەوە. ئەم حقیقەتە نیشانی دەدات کە بەرابەری یاسایی ئەگەریش بوونی هەبێت بە هیچ جۆرێک بە مانای بەرابەری ڕاستەقینەی مرۆڤەکان نییە. ئەمە دووهەمین ساڵە کە 8 مارس لە بارودۆخێکدا دێت کە بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا لە ژێر دەسەڵاتی نظامی سەرمایەداریدا کۆمەلگای جیهانی لەگەڵ یەکێک لە بێوێنەترین قەیرانە تەندروستی و کۆمەڵایەتەکانی مێژووی ئەم سەردەما بەڕۆڕ کردوتەوە. بەڵام لێرەشدا قوربانیانی سەرەکی میلیۆنان هەقدەست وەرگرن کە بەبێ دابینکرانی کۆمەڵایەتی ڕەوانەی گۆشەی ماڵەکان و یان ئاوارەی شەقامەکان کراون. لێرەشدا ژنانی کرێکار و زەحمەتکێش لە ڕیزی پێشەوەی قوربانیاندان. ئەوان هەم دەبێ هێزی کار و تەنانەت تەندروستیان لە بارودۆخی مەترسیداری نەخۆشخانە و دەرمانگا و ئاسایشگا و شوێنەکانی دیکەدا بە هەڕاجدانێن و هەم گوشاری کار و توندوتیژی ناوماڵی سەرچاوەگرت و لە کۆرۆنا و لەسەر پێڕاگرتنی ناوەندی بنەماڵە تەحمل بکەن. لێرەدا دیسان ئاشکرا بوو کە چلۆن ڕێکخراوی بنەماڵە خۆی بەشێکە لە ناوەندی بەرهەمهێنانەوەی ئەو بارودۆخەکە ژنان دەخاتە ژێر چنگی پەیوەندیەکانی سەرمایەداری و هەڵاواردنی ڕەگەزیەوە. بۆ جارێکی دیکە دەرکەوت کە سەرەڕای تەبلیغات و هاتو هاواری مێدیاکانی بورژوازی قەیرانی کڕۆناش مۆری چینایەتی و هەڵاواردنی ڕەگەزی بەنێو چاوانیەوەیە. کۆمپانیا گەورەکانی سەرمایەداری بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی سەرچاوەگرت و لە قەیرانی کڕۆنا میلیاردها دلار لە دەوڵەتانی کارگێری سەرمایە وەردەگرن و لە بەرامبەردا ژنان و پیاوانی کرێکار دەخەنە قوڵایی کۆمەلگاوە. لە ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی واتەجێیەکە نابرابەری بنەڕەتی نەزمی سەرمایەداری لەگەڵ ئاین تێکەڵ بووە تەنانەت هیچ باسێک لە بەرابەری یاسایش لە گۆڕێدا نییە. لێرە ئیتر هەڵاواردن توندوتیژی بێمافی و دژەژنبوون شکلی یاسایی و شەرعی بەخۆی گرتووە. چونکە دەوڵەت نەتەنیا وەک ئۆرگانی پارێزەری نەزمی چینایەتی چەوسێنەر بەڵکو وەک ئۆرگانی زاڵی ئیدئۆلۆژیک پێویستی بە سەرکوتی ژنانە. بەڵام سەرڕای تێکەڵبوونی بربەریەتی سەرمایەداری لەگەڵ ئیسلامی سیاسی و هەموو ئەو بێبەشیانەی کە بەسەر ژنانیدا سەپاندووە و سەرڕای ئەوەی کە هەژاری پتر لە هەموو کاتێک ڕوخسارێکی ژنانەی بەخۆی گرتووە، ژنان قوربانیانی خامۆشی ئەم بارودۆخە فەلاکەتبارە نین. بینیمان کە لە بەفرانباری 96 و خەزەڵوەری 98دا ژنان چلۆن لە ڕیزی پێشەوەی ناڕزایەتیەکاندا بوون و پتر لە یەک حەوتوو خەویان لە چاوی سەران و کارگێڕانی ڕژیم تاراند. ئەوان لە ماوەی ئەم ساڵانەدا شان بە شانی کرێکارانی هەفتەپا لە پێشەوەی ناڕزایەتی جەماوەری و لە شوێنی کار و لەسەر شەقامەکان سرودی خەباتیان خوێندەوە. ئەوان لە مێترۆکاندا بۆ خەڵک لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن دوان. ئەوان لە بەرزایەکانی شەقامی ئینقلاب حیجاب واتە سەمبۆلی کۆیلەتی ژنانیان فرێدا و لە
ژنان لە ڕیزی پێشەوەی خەباتی معلمان و خانەنشیناندا بەشدار بوون و وەک پزیشک و پەرستار لە ڕیزی پێشەوەی خەبات لەگەڵ کۆڕۆنا گیانفیداییان نواند و کاتێکیش بەدیل گیران و ئەشکەنجە دران ئیدعانامەی خۆیان کە ڕاگەیاندنی شەڕێکی ئاشکرا دژ بە ڕژیم بوو ڕاشکاوانە هاوار کرد. ئەگەر 8 مارس هەر لە سەرەتاوە بەڕاپەڕینی ژنانی کرێکار دەستی پێکرد، پێشڕەوی بزوتنەوەی ڕزگاری ژنیش بێجگە لە هاتنە مەیدانی میلیۆنی ژنانی کرێکار و زەحمەتکێش دەستەبەر نابێت. بەرژەوەندی ژنان و پیاوانی کرێکار لەوەدایەکە لە ڕێکخراوی جەماوەری و چینایەتی و لە حیزبی سیاسی خۆیاندا ڕێک بخێن و شان بەشانی یەک لەگەڵ شێوازە جۆراوجۆرەکانی ستەمی نیزامی سەرمایەداری خەبات بکەن. ئەگەرچی ئەمساڵ نەخۆشی کۆڕۆنا ڕێگە نادات کە ژنان لە ئاستی میلیۆنیدا بێنە سەر شەقامەکان، بەڵام نابێت ڕێگە بدرێت کە 8 مارس بەبێ دانانی شوێن پێی خۆی لەسەر کۆمەلگا تێپەڕ بێت. ئەگەر خەباتی ڕێکخراوی ژنان فاکتەرێکی گرینگە لە پێناو بەرەو پێشبردننی بابەتی ڕزگاری ژن، پێویستە لە هەموو دەرفەتێک بۆ ڕێخستن کەڵک وەربگیرێت تا لە سەردەمی پاش کۆڕۆناشدا ژنان بەهێز و شکۆیە کە شیاوی ئەوانە لە ڕیزی پێشەوەی خەبات بۆ ڕووخاندنی شۆڕژگەڕانی کۆماری ئیسلامیدا بەشداری بکەن. پێویستە لە خەباتی ژنان لەگەڵ دژە ژنبوونی سەرمایەداری ئیسلامی ئاسۆی سۆسیالیستی بەڕەو ڕوویان بکرێتەوە. ژنان بە استراتیژی یەکگرتن لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و بە ئاسۆی سۆسیالیستیەوە دەتوانن ئاپارتایدی ڕەگەزی سەرمایەداری ئیسلامی لە ناو ئەم کۆمەلگایەدا ڕیشەکێش بکەن. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی خەباتی ژنان، بڕۆخی ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی ئازادی، بەرابەری، حکوومەتی، کرێکاری. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران ڕەشەمەی 1392 هەتاوی فێبریەی 2021 زاینی